مەستان جەعفەری 13 ساڵ هەڵگری نەخۆشی تالاسیمایە لە تەمەنی 6 مانگیەوە خوێن وەردەگرێت. ئەم کچە بەهۆی زۆری ڕێژەی نەخۆشیەکەیەوە پزیشک ڕێگەی پێنەداوە بچێتە بەر خوێندن. ئەو 14 ڕۆژجارێک سەردانی سەنتەری تالاسیمیا دەکات بۆ خوێن وەرگرتن. وەڵا ناڵێم تووشراوە بووم لە خستخانەی مناڵانیان خەواندم تر لە دکتۆرەکان تیامەچەوە. حەزیشی لە مەکتەبەیە؟ ئەروەڵا کێشەی گەورەی بەردەم نەخۆشانی تالاسیمیا نەبوونی نەخۆشخانەی تایبەتە. لە سەنتەری نەخۆشی تالاسیمیا لە سلێمانی بە بەردەوامی 1100 نەخۆش چارەسەر وەردەگرن. وەکو سەنتەری سەلاسیمیا نزیکەی 1000 بۆ 1200 نەخۆش سەردانمانەکەن ماهانگانە و ئەم نەخۆشانەش بە جۆری نەخۆشیەکەی سەردانمانەکە. بەپێی ئەمارەکان لە هەرێمی کوردستان نزیکەی 3500 کەس نەخۆشی تالاسیمیان هەیە. لە هەولێر نزیکەی 800 نەخۆشەیە و لە سلێمانی و هەڵەبجەش زیاتر لە 800 نەخۆش و لە پارێزگای دۆکیش زیاتر لە 1000 نەخۆشی تێپەڕاندووە. سەرۆکی کۆمەڵی تالاسیمای سلێمانیش داوا دەکات نەخۆشخانێکی تایبەت بەو نەخۆشیە بکرێتەوە. نەخۆشخانێکی تایبەت بکرێتەوە بە تالاسیمیا و نەخۆشیە بۆ ماوەیەکانی خوێن کە هەموو ئەو پێداویستیانە لەو سنتەریا کۆ بێتەوانێ و کاتێکە توژوانی تالاسیمیا سەردانی بکەن پێویستیان بەوە نەبێ بچنە هیچ یەکێکی تر. ئێستا لە سلێمانی لەلایەن خێرخوازێکەوە لەسەر ڕوبەری 800 مەتر نەخۆشخانەیەکی فراوانی 5 دروست دەکرێت کە تایبەتە بە نەخۆشیەکانی شێرپەنجە و تالاسیمیا. لەم نەخۆشخانەیە کۆی نەشتەرگەریەکان و چارەسەری نەخۆشەکان بێ بەرامبەر دەبێت. ئێستادا سەنتەری سەلاسیمیان لەبەر نەبوونی شوێن لە دەرەوەی نەخۆشخانەی هیوان، بەڵام بەکردنەوەی ئەم ناوەندە نەخۆشخانەی وا فراوانتر دەبێت دەتوانرێت نەخۆشانی سەلاسیمیاش بگەڕێنەوە بۆ نەخۆشخانەی هیوا و هاوڵاتیەکی ئەم نیشتمانە بە ئەرکی خۆمزانی کە بچم مەشروعێکی ئاوا دروستکەم بۆ خزمەتی نەخۆشی وڵاتەکەمان شارەکەمان بە تایبەتی و بۆ نەخۆشی تالاسیما و شێرپەنجە. خۆم بەڕاستی مووقعی خەستەخانەی هیوان بە دڵ نییە چونکە نزیکە لە ناو ماڵانەوە لە گەڕەکایە ئەو مووقعە بە لایق نازانم بۆ ئەو نەخۆشانە. بەڵێنم پێداون لە هەچ کاتێکا بتوان بگوێزنەوە لەو خەستەخانە لە شوێنێکی ڕێکوپێکا دروستی کەن من یەکەم کەسم کە بینایەکیان بۆ دروستەکەم لەمەی ئێستش جوانتر. بەپێی زانیاریە پزیشکەکان لە ساڵانی پێشودا ساڵانە 70 بۆ 80 منداڵ لەدایک دەبوون کە نەخۆشی تالاسیمیان هەبووە. ئێستا ئەو ژمارەیە دابەزیەوە بۆ 7 حاڵەت. ئەمەش دوای ئەو پشکنینە خوێنە دێت کە پێشاو سەرگیری ئەنجام دەدرێت. عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.